سڵاو لە ئازیزان و خۆشەویستانی تۆڕی میدیایی ڤار پێشبینی مانوایە کە شەپۆلێکی دیکەی بارانبارین لە بەرەبەیانی سبەی شەمە بگاتە ناوچەکانی هەرێمی کوردستان و بە شێوەی ناوبەناو بۆ ماوەی چەند ڕۆژێک لەسەر ناوچەکانی هەرێمی کوردستان بمێنێتەوە. واتە ئەگەر هەیە تاوەکو دووشەم تاکو سێشەم، واتە ئەگەر هەیە تاوەکو سێ و چوار ڕۆژ هەرێمی کوردستان لەژێر کاریگەری کەشێکی ناسەقامگیری دەرێ ناوەڕاست بێت و کاریگەری پلەیەکی سەرەکی ئەم شەپۆلەیە لەسەر سنووری پارێزگای دهۆک و پارێزگای هەولێر و ئیدارەی سەربەخۆی سۆران و ڕاپەڕین و پارێزگای سلێمانیە بە شێوازێکی کەمتر کاریگەری هەیە لەسەر گەرمیان و هەڵەبجە و کەرکووک. بۆیە لەم ناوچانە بەگشتی ئەگەری بارینی بارانە هەیە ڕەنگە ڕێژەکەشی دڵخۆشکەر بێت کە هەندێک ناوچە ئەگەری هەیە زیاتر لە 20 میلی مەتر باران بەگشتی ببارێت و لە ناوچە شاخاوەکانیش ئەگەری بارینی باران هەیە. واتە لە ڕۆژی شەمەی هەفتەی سبەی ڕۆژی شەمە هەتاوەکو دووشەم بۆ سێشەم هەتە ناوەڕاستی هەفتە ئەگەری هەیە هەرێمی کوردستان لەژێر کاریگەری کەشێکی ناسەقامگیر بێت و ناوبەناو ئەگەری بارینی باران هەیە. والله ئەعلەم.